بۆچی هابە بە چوونی بۆ شاری سلێمانی ژەهر خوارد کرا. ڕۆژێک لە ڕۆژان لە ساڵی 1970 هونەرمەند ناسری ڕەزازی دەچێتە چەند تۆمارگایەکی شاری کەرکووک بۆ بەدەستخستنی چەند کاسێتێک. لەوێ بەڕێکەوت لە یەکێک لە تۆمارگاکان گوێی لە دەنگێکی نەناسراو دەبێت. ناسری ڕەزازی لەو کاتە سەری سوور دەمێنێت لەو دەنگە. بەهۆی ئەوەی ئاواز و گەڕووی گۆرانی بێشەکە کوردی دەبێت کەچی ئەو زمانی گۆرانێکی پێوترێت ناسر لێ تێناکات. ئەو دەنگ و گەرووە کوردیە هابا بێت. ئەمە کارە ناسری ڕەزازیە کات و ئارزووەکات ڕۆژێک بێت لەگەڵم هونەرمەندا بە یەکەوە کاسێتێک تۆمار بکەن. ڕۆژان دێت و دەڕوات تا ئەوەی لە ساڵی 2001 دوای 10 ساڵ لە ڕاپەڕێنی کوردستان ناسری ڕەزازی ئاواتەکەی دەهێنێتە دی و داوا لە هونەرمەند هابە دەکات لە ئاهەنگێکدا داوەتی بێت لە سلێمانی. لە ماهەنگە هەریەک لە هونەرمەندان مەرزێ فەریقی و کەریم کابان و مەحموود تۆفیق هاوشانی ناسری ڕەزازی بەشدار دەبن. لە سەرەتای دانیشتنەکە ناسر ڕەزازی لە هابا پرسێت: ئایا بەڕاستی ئێوە تورکمانن؟ چونکە چریکە و گەروتان کوردیە. هابەش دوای ڕامانێکی زۆر دەڵێت: من تورکمان نیم، لە باوکو دایکێکی کوردم، لە دەوروبەری کەرکووک لەدایک بووم، لە هۆزی زەنگەنەم، بۆیە بە تورکمانی گۆرانی ئەڵێم، چونکە کاتێ بە کوردی گۆرانی مەوت گاڵتەیان پێکردم و کەس پارەی پێ نادام. دوای تاوابوونی ئاهەنگەکە و بڵاوبوونەوەی و گەڕانەوەی هابە بۆ کەرکووک هەواڵ دەگات بە دەستەی هەواڵگری ڕژێمی بەعەس. دواتر لە بنکەی موسەڵای کەرکووکەوە هابە بانگ دەکرێت بۆ لێپرسینەوە. لە بنکەی پۆلیس بە تۆمەتی گۆرانیوتن بۆ پێشمەرگە و وتنی عەسکەری ناکەم بە 450 لە ئاهەنگەکە و سوکایەتیکردن بە سەربازانی ڕژێمی بەعەس هابە ژەهر خوارد دەکرێت و گیان لەدەست دەدات. والله بشاير عليك الله